تەمەنی 75 ساڵە و پێشمەرگەی خانەنشینە، خاوەنی ڕوخسارێکی هەژارانە و دڵێکی دەوڵەمەندە. ماوەی 6 ساڵە ڕۆژ تا ئێوارە لەم بازاڕەدا هاوار دەکات. بەلاش جلوبەرگ بە خۆڕایی. فازڵ مەحموود هیچ سوودێکی مادی لەم کارە دەست ناکەوێت، دەیەوێت بەو ڕێگەیە خزمەتی کەسانی هەژار و کەم دەرامەت بکات. خەڵکی داماوە ئەم هەموو خەڵکە بە خێو ناکرێت بە یارمەتی خەڵک بین. حکومەتی ئەم هەموو خەڵکی بوو بە خێو ناکرێت کاک. ئەبێمێ خۆمان تەسعی خەڵکەین و یارمەتی خەڵک بین کاک. وڵات دوکانار ئەماتێ بۆ شمێنێ بۆ ئێرە و هینی وایە بە کۆڵیش هێنێ بۆ ئێرە. ئەبێ خۆمان دایمەن تەسعی بە گیانی خۆمان بین لەبەر میلەتەکە بان. ناو دوکانەکەشی پڕە لە جلوبەرگ و پێڵاوی بالە. مانگانە 480,000 دیناری خانەنشینەکەی دەدات بە کرێی دوکان بۆ ئەوەی بەبێ بەرامبەر دڵی هەژاران خۆش بکات. وڵاتەوە پێدەمێکە هەموو بە شتمە فرۆ دوای بەجێین بە خەڵکە هاتەوە ئەوکردن بە خۆڕای لەبەر خاتری خوا. خەڵکانێک هەیە نەڵەن چی کەشتەبن وڵات زۆریان پێخۆش هەیە جەلام فێر کردوچە لە برزەوتی گەورە جلە فرۆشێت جلە ماوەتە لە ڕای خوا سیارە و خانوو کڕیوە. کارەکەی بۆ زۆر کەس دڵخۆشکەرە، زۆر جار هاوکاریشی دەکەن. ئەوانەی لە نزیکەوە دەیناسن دەڵێن ڕۆژانە بە دەیان کەسی هەژار لێی سوودمەند دەبێت. سیرەکەم یارمەتی خەڵکەدا عەرەب ئاوارە کورد تێن لەم لە ێژەوە خۆڕایی هەرچێڵەگرن بیگرن بڕێ جدەکانشی بەخوا جدی باشە و یعنی خەڵکیش استفادەی لێەکە ئیتر کابرای بەڕێزە و پێکەنە و سوعبەتچیە العالەمە ڕۆحی سووەکە. فازڵ پێشتر ژیانی هەوسەرگیری پێک نەهێناوە، دەیەوێت لە ڕێگەی ئەم کارە خێرخوازیەوە سەرەڕای خزمەتکردنی هەژاران بە دەروونێکی ئارامەوە ژیان بەڕێ بکات. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.